سڵاوتان لەبێتۆم کاتتان باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی گەنجانە لە شەری سلێمانی لە ڕۆژی جیهانی گەنجاندا دومین ئیڤنتی و توێژی گەنجان بەڕێوە دەچێت هەڵبەت لە ئیڤنتەکەیە کۆمەڵێک لە گەنجان بەشداریان تێکدا کردووە کەسانی شارەزا کە لە نێو ئیڤنتەکەدا گفتوگۆ ئەکەن سەبارەت بەم ڕۆژە سەبارەت بە بەهرە و تواناکانی گەنجان بە شێوەیەکی گشتی سەبارەت بە ئیڤنتەکە من ئەمەوێت گفتوگوی زیاتر بکەم لەگەڵ سەرپەرشتیاری ئیڤنتەکەیە خاتوو بەسۆس بێت ئێرە سپاس دەکەم سڵاو لێ بەتۆم کاتت باش خۆت بناسێنیت و پێمان بڵێیت ئەم ئیڤنتە چییە؟ سلااو سەرتا بەخەر بە من بەسۆس محەممەد لە پشتای پەیوەندی گشتیەکانی دومین ئیڤنتی و توێژی گەنج ئێمە وەکو ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق بە بۆنی ڕۆژی جیهانی گەنجانەوە کە ئەکاتە 12 هەموو ساڵێک ئیڤنتێکمان هەیە و خۆشببختانە ئەم ساڵ دومین ئیڤنتی و توێژی گەنج بە سەرپەرشتی ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق و بە هاوبەشی ڕێکخراوی تاڵنت هەم ئەنجام دەدرێت ئیڤنتەکە سەکۆیەک دەبێت بۆ گەنجەکانمان و هەروەها تۆرسازیەک ئەبێ لە بینی گەنجەکانمان و لایەنە پەیوەندیدارەکانمان. ئەو کەسانی چیدا بەشدار بوون کێ بوون و هەروە گرنگی ئەم جۆرە ئیڤنتانە چییە؟ بۆ چ شتێک گرنگە؟ خۆشببختانە ئەتوانم بڵێم کە دومین ئیڤنتی و توێژی گەنج چەند وتاربەژێکمان هەیە کە تەنها نەک لە ناوەی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵمانن بەڵکو لە دەرەوەی عێراقیش لەگەڵمانن و ئەم وتاربێژانە بە چیرۆکەکانیان و بە سەرکەوتنەکانیان ئیلهام ئەبەخشن بە گەنجە ئامادەبووەکانی ناو ئیڤنتەکە و هەروەها هەم لەلایەنی حکومی و ئیداریشەوە بە ڕێزانی لایەنی پەیوەندیدار بە پرس و بە دۆزی گەنج لەگەڵمانە بەشدارن و ئەم ئیڤنتانە گرنگە بن بۆ گەنجەکانمان بۆ ئەوەی کە بتوانین سەکۆیەک و پردێک دروست بکەین لە نێوان گەنجەکانمان کە بتوانن گەنجەکانمان ئیلهام ببەخشن بە یەکتر و لەلای یەکەوە هیوا بۆ یەکتر بگەڕێنەوە. ئاشکرایە کۆمەڵی گەنجمان هەیە کە بەهرەمەندن توانای زۆریان هەیە لەم ئێڤنتەیە دەرگایەک ئەکرێتەوە بۆ ئەوان بێگومان ئێمە هەر لە ئەمڕۆیە کە 12/8/2025 وەکو ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق پرۆژەیەکمان ڕاگەیان بە ناوی فەرگەی گەنجانی کارساز کە دەستگیرۆکردنی 125 گەنجە بێت لە پارێزگای سلێمانی هەڵەبجە و قەزای گەرمیان و ڕاپەڕین و چەمچەماڵ و لێرە شا خۆشببختانە ئەوە ڕائگەێنینەوە بۆ گەنجانی کە لێرە ئامادەبوون و یاخود بینەر و بیسەری ئێمن پرۆژەکانمان بەردەوامن وەکو ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق و هەر دەست پێشخەریە کە بکرێت و بزانین کە لە سوودی گەنجەکانمان ئەبێت ئێمە یارمەتیان دەدەین. دووبارە سپاس لێسا ئیڤنتەکە وردە وردە دەست پێکات میوانەکان هاتوونەتە نێو هۆڵەکەەوە کۆمەڵێک گەنج کە بانگێش کراون بۆ ئێرە لێرە ئەچنە ستیجی هۆڵەکەوە گفتوگۆکەن لەگەڵ ئەو کەسە شارەزایانە باسی بەهرە و توانەکانی خۆیانەکەن باسی و ئەزمونانە دەکەن کە پێدا تێپەڕیون و تێیدان بەگومان لە ڕۆژی جیهانی گەنجاندا کە هەرێمی کوردستان تا ڕادەیەک گەنجەکانیان بێکار بوون ئەتوین بڵین لەم ڕۆژەیە کە گرنگی بدرێت بەوان یاخود ڕۆژێکیان بۆ تەرخام بکرێت ئەمە گرنگە بۆ گەنجەکان لێرە ئەوانی کە بەشداریان کردووە لەم ئێڤنتەیە کەسانی دیارن بۆ نمونە پارێزگاری سلێمانیە مامۆستای زانکۆیەک ئەو کەسە شارەزا و لێهاتوانن کە لە بواری گەنجاندا شارەزایی تەواوەتیان هەیە لێرە دەچن سەر ستێجی هۆڵەکە وە گفتوگوی تایبەت دەکەن سەبارەت بە توانە و بەهرەکانی گەنجان بۆ پەرە و پێشبردننی زیاتری گەنج و ئەو توانانی کە گەنجان بە شێوەیەکی گشتی هەیەە لەم دۆخەنە هەموارەی بە تایبەت هەرێمی کوردستان کە تێداین بۆ گەنجەکان ئەم جۆرە ئیڤنتانە هەڵبەتە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە هەم لەلایەنی دەرونیەوە هەم لەلایەنی ئەوەی کە تا ڕادەیەک بۆ نمونە ڕێگەی یاخود ڕێگە چارەیەک پێشکەش بە گەنجەکان بکەن یاخود لە ڕێگەی ئەم ئێڤنتانەوە بتوانن دەستی کۆمەڵێک لە گەنجەکان بگرن هاوبەشی بکرێت بە ئەو بەهرە و توانە و ئەو لێهاتووی گەنجەکان وە گفتوگۆ بکەن لە نێوان یەکتردا.